سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ هەندێک هەواڵنیوێتان پێشکەش دەکەم. هەواڵەکان هی 12 ڕۆژی ڕابردوون، چونکە بەم دوایانە هەواڵی زۆر نەبوو، هەر بۆیەشە ڤیدیۆی هەواڵەکان تۆزێک درەنگ کرد. هەرچۆنێک بێ لە یەکەم هەواڵمان باس لە زنجیرە فیلمەکانی ستار وۆرز دەکەین. وەک پێشتر ئاشکرا کرابوو شۆن لێڤی دەرهێنان بۆ بەشی نوێی ستار وۆرز دەکات و چیرۆکەی تەواو جیاوازە لە چیرۆکی سیانەکانی پێشتر کە چەند جارێک چەند سیانەیەک دەرچوو بوو. چیرۆکی ئەم ستار وۆرزە جیاوازە. ئێستا ڕاگەیەنرا کە ڕایان گۆزلینگ زۆر بە ئەگەرێکی زۆرەوە پاڵێوراوە بۆ ئەوەی کە ڕۆڵی سەرەکی بینێت لەم فیلمە. تا ئێستا بە تەواوی ڕانەگەیەنراوە بە فەرمی وەک بڵێن بڵاو نەکراوەتەوە، بەڵام وەک بڵێن ئاماژەیەکی زۆر هەیە و گومانێکی زۆر هەیە کە ڕایان گۆزلینگ هەڵبژێردرێت بۆ ئەوەی کە ڕۆڵی سەرەکی لە فیلمەکەدا بژێڕێت. جا شۆن لێڤی کە پێشتر بڵندەهێنانی بۆ دێدپوڵ و وۆڵڤرین بۆ فیلمی دێدپوڵ و وۆڵڤرین کردبوو کە ساڵی ڕابردوو سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستهێنا. ئێستا کە دەهێنان بۆ ئەم فیلمە دەکات دەبێتە بڵێن جێگای دڵخۆشی، دەبێتە ئاماژەیەکی باش کە لەوانەیە فیلمەکە فیلمێکی سەرکەوتوو بێ، چونکە هەم ئەو دەهێنێکی باش هەمیش ڕایان گۆزلینگ و لە هەمان کاتدا لەبەر ئەوەی کە فیلمەکانی ئەم دوایە ستار وۆرز زۆر سەرکەوتوو نەبوون، لەوانەیە ئەم وەک بڵێن ببێت بە جۆرێک لە وەک بڵێن خۆنوێکردنەوە دووبارە بژانەوەی فیلمەکان کە بڵێن لە جیهانێکی زۆر فراوان و زۆر لە مێژە هەیە و فیلمەکانی سەرەتا وەکو کتێبەکانی زۆر سەرکەوتوو بوون، بەڵام ئەم دواییانە تا ئاستێک بەهۆی هاتنی ئەجەندا ئەو بابەتانە وەک بڵێن پەیامەکانیان بڵێن نەمابوو، پەیامی خۆیان ون کردبوو. ئێستا لەوانەیە لە ڕێی ئەم فیلمە ئەم دەرهێنەرە بەناو بانگە، لەوانەیە بتوانن فیلمەکان ببوژێنەوە. بە فەرمی بەرواری بەشی چوارەمی فیلمی سۆنیک ڕاگەیەنرا کە قەرار لە 19 مانگی 3 ساڵی 2027 لە سینەماکان پەخش بکرێت. بەشی سێمی ئەو فیلمە کە ساڵی ڕابردوو پەخشکرا بوو بە یەکێک لە باشترین فیلمەکان کە لەو ساڵە پەخشکرا. ئێستاش کە لە تۆڕشتەکان بڵاو بۆتەوە دەتوان ئێوە چەند سەیری بکەن. یەکێکە لە بەچێشترین فیلمەکان بە تایبەتی ئەو فیلمانێک کە لە یاری ئەلکترۆنیەکان وەرگیراون، وەک بڵێن جۆرێکە لە تێکەڵی ئەو بڵێن ئەو بیرەوەری ئەو شتانێک کە پێشتر ئێمە وەکو ئەوانێک کە یاریەکەمان کردووە هەستی پێ دەکەین لە هەمان کاتدا لە ڕووی چیرۆک و ڤیژوەڵ ئیفێکت و ئەو شتانەش زۆر ناوازەیە. جا فیلمەکە جیم کاری وەکو ئەکتەر ڕۆڵی سەرەکیدا دەجێڕێتەوە، لە هەمان کاتدا کیانۆ ریڤز کە لە بەشی سێیەم لە ڕۆڵی شادۆ ڕۆڵی دەنجەکەی دەجێڕا ئەگەری هەیە و تا ئاستێکی زۆر وای بۆ دەچین کە لەوانەیە هەردووچیان بگەڕێنەوە بۆ بەشی چوارەم کە قەرار لە ساڵی 2027 بڵاو بێتەوە. ترێلەری زنجیرەیەک بڵاو بوویەوە کە زنجیرەیەکی مێژووی و جەنجیە هاوشێوەی 300 کەسەکەیە. ئەم زنجیرەیان لە جیهانی سپارتاکۆس وەرگیراوە بە ناوی سپارتاکۆس خانەوادەی ئاشور. ئەم زنجیرەیە قەرار لە ستارز پلەی لە پاییز دیارینە لە چ کاتێک، بەڵام لە تۆڕی ستارز پلەی کە تۆڕێکی وەک بڵێن هاوشێوەی دیزنی پڵاس و HBO ئەوانەیە، قەرار ئەو زنجیرەیە لەو تۆڕە بڵاو بکرێتەوە لە کاتێک لە پاییز لەو ساڵە لە پاییز، بەڵام نازانین لە چ مانگێکی پاییز و لە چ بەروارێک بەدایکرای، بەڵام لە دەزانین کە لە وەرزی پاییز لەم ساڵە بڵاو دەبێتەوە. یەکەم وێنەی فەرمی فیلمێشتری سەر بە جیهانی دیسی کە جێمز گەن سەپەرشتی دەکات بڵاو بوویەوە بە ناوی سوپەرگێڕڵ The Woman of Tomorrow یاخود سوپەرگێڕڵ ئافرەتی داهاتوو. ئەم فیلمەیان یەکێتر لە سوپەرهیرۆکانی دیسی پێشکەش دەکات، بە تایبەتی کاتێک جێمز گەن دیسی گرتووەتە دەست و قەرارە کە چەند فیلمێکی نوێی سەر بە جیهانەکە بە تایبەتی لە بابەتی سوپەرهیرۆ ئەوانە بەرهەم بهێنێ. یەکەم فیلمیشیان فیلمی سوپەرمانە کە قەرارە لە ئەم ساڵە بڵاو بێتەوە، ئێستا ترێلەکەی بڵاو بۆتەوە. بە فەرمی هەر جێمز گەن خۆی وێنەیەکی فیلمی سوپەرگێڕڵی بڵاو کردەوە کە قەرارە هەم کارکتەری سوپەرگێڕڵ بڵین ئەم فیلمی لەبارەوە بەرهەم بێنێ، هەمیش قەرارە خۆی لە فیلمی سوپەرمان دەرکەوتنی هەبێ. جایمە نازانین کە فیلمی سوپەرگێڕڵش ئەم ساڵ بڵاو دەبێتەوە یاخود نە. ڕۆبەرت ئیگەرز کە یەکێکە لە دەرهێنەرە بەناوبانگەکان و لە ئێستادا زۆر ناوبانگێکی زۆری هەیە، بە تایبەتی لە ڕێی فیلمی نۆسفراتو کە فیلمێکی ترسناکە و بەم دوایانە ناوبانگێکی زۆری پەیداکرد لە فیلمە ترسناکەکان. ئێستا ڕاگەیەنرا کە دوو فیلمی تر وەک بڵێن لە دەرهێنانی ئەو قەرارە لە داهاتوودا بڵاو بکەنەوە. یەکێک لەوان بە هەمان شێوە فیلمێکی ترسناکە بەناوی وێرولف، هەروەها فیلمی لابرنث کە دووبارە دروستکردنەوەی فیلمێکی کلاسیکی کۆنە کە قەرارە ئەویشان هاوشێوەی فیلمەکەی پێشتر بڵێن خۆی سەرپەرشتی بکات و دەرهێنانی بۆ بکات. چەند ترێلەر و پۆستەرێکی چەند زنجیرە فیلمێکی نوێ بڵاو بوویەوە. یەکێک لەوانە ترێلەری وەرزی کۆتایی زنجیرە یو بڵاو بوویەوە، بڕوارەکەش ڕاگەیەنرا کە 24 ساڵی 2025 لە نێتفلیکس پەخش دەکرێت. هەر لە هەمان مانگ و ڕۆژێک دواتر واتە لە 25/4 فیلمێکی ترسناک لە سینەماکان پەخش دەکرێت بە ناوی تابەیانی کە ئەم فیلمەشیان لە یاریەکی ئەلکترۆنی وەرگیراوە. چیرۆکەشی زۆر ناوازەیە کە چەند کەسێکن لە ژوورێک وەک بڵێن گیر دەخۆن و کەش و هەواکە
هەمیشە یاخود بڵێن ڕۆژ و شەوەکە هەمیشە کە دەگاتەوە بەیان دووبارە دەبێتەوە بە شەو بۆیە ئەوان گیریان خواردەوە لەوێ هەر شەویان کە لێ پەیدا دەبێت شتێک ترسناکیان بەسەر دێ ئەو هەموو ترسناکانە بەیەکەوە دەبن بە جۆرێک لە وەک بڵێن کلو تاکو ئەوان بتوانن ڕزگاریان بێجا ئەمەیان لە ڕووی یاری ئەلکترۆنیەوە زۆر سەرکەوتوو بووە هیوادارە فیلمەکەشیان بە هەمان شێوە سەرکەوتوو بێت. ترەیلەر و پۆستەری زنجیرەی دێردەڤڵ بۆرن ئەگەین واتە دووبار لەدایک بوونەوە بڵاو بوویەوە کە ئەمە دەتوان بڵێم لەوانەیە کۆتا ترەیلەر نەبێت بەڵام ترەیلەرش دووردرێژی تەواو وەک بڵێن ڕوونە کە هەم ترەیلەرەکە و هەم پۆستەرەکە بەروارەکەشی دیاری دەکەن کە قەرارە 4ی سێ زنجیرەکە لە دیزنی پلس پەخش بکرێت کە ئەمەیان یەکەم جار لە دیزنی پلس وەک بڵێن زنجیرە نوێیەکە پەخش دەکرێت ئەوانی ئاگادار دەزان کە وەرزەکانی پێشتر لە نێتفلیکس پەخش دەکرێت بەڵام دواتر کە مارڤڵ پەیوەندی لەگەڵ نێتفلیکس نەما بڵێن زنجیرەکەیان گواستەوە بە شێوازێکی نوێ بەرهەنگیان هێناوەتەوە چیرۆکێکی نوێیان بۆ داڕشتووە ئێستا قەرار لە 4ی مانگی سێ لە دیزنی پلس وەرزیەکەی پەخش بکرێت. دوای هەواڵیشمان لەبارەی خەڵاتەکانی ئۆسکارە تەبعاً من بۆ بابەتی خەڵاتەکان زۆر ئیمانم بە خەڵات و شت نییە نەک هەر تەنیا لە بابەتی فیلم بەڵکو لە هەموو شت لە بڵێن لە تۆپانە و لە ئەو بابەتان هەموویان لە تەنانەت بابەتی چیرۆک و بابەتی کتێب و ئەو شتانە هیچیان باوەڕ بە خەڵات نییە بە تایبەتی کاتێک خەڵاتەکان دێتە سەر ئەوەی کە لیژنەیەک بێن و باشترینەکان هەڵبژێن چونکە کاتێک تۆ باس لە لیژنەیەک دەکەی باس لە مرۆڤ دەکەیت کە مرۆڤیشە زۆربەی جار بڵێن هەستە شەخسیەکان تێکەڵ بە هەڵبژاردننی خەڵاتەکان دەبن بۆ نمونە من خۆم لەوانەیە کە خەڵاتی باشتری فیلم هەڵدەبژێرم بۆ نمونە بیدەم بە دوون پارت یاخود بڵێن لەوانەیە بیدەم بە واڵ ڕۆبات بۆچی چونکە من لە هەمویان زیاتر حەزم بۆ کردو لە هەمویان زیاتر چێژم لەو فیلمانەوە بینیوە بەڵام کەسێشتر لەوانەیە ئەم فیلمانی هەر بەلاوە خۆش نەبێ لەوانەیە هەندێک فیلمی تر هەڵبژێری هەرچۆنێک بێ زۆر باوەڕم بۆ خەڵاتانە نییە بەڵام ئەوەی زۆر نامە و زۆر بێتامە دەبین بەتابەت لە خەڵاتەکانی ئۆسکار ئێستا دەیبینین بەم چەند ساڵی ڕابردوو زۆر جار بینیومانە بەڵام ئەو ساڵ لە هەمویان بێتامترا کە دەبینین بابەتی ئەجێندا زۆر تێکەڵ کراوە بەتایبەتی لە بابەتی هەڵبژاردننی فیلمی ئێمیلی پێرێز کە توانیوێتی بۆ 13 خەڵات پاڵێوراو بێ کە ئەمە ژمارەیەکی پێوانەیە و یەکسانە بە ئەو خەڵاتانەی کە هەریەکە لە تایتانیک هەریەکە لە لۆرد ئۆف دە ڕینگس و ئەوانە بۆی پاڵێوراون یعنی بەڕاستی جێگای سەرسومانە جێگای گومانێکی زۆرە کە لە خەڵاتەکە دەکرێت چۆن دەکرێت فیلمێکی ئاوا بێمانە فیلمێک کە باس لە ڕەگەزی خۆگۆڕین باس لە کەسێک دەکات کە سەرکردی عەسابەکانە ناکە و بڕیاری ئەوەی بڵێن بۆ دروست دەبێت کە ڕەگەزی خۆی بگۆڕێ چۆن فیلمێکی ئاوا بێمانە فیلمێکی ئاوا سقەت و فیلمێکە باسییان کرد تەواو من فیلمەکەم نەبینیەوە بەڵام باز دەکەن کە فیلمەکە مۆسیقاییە بەڵام لە سەدەنەوەتی ئەوانێک کە گۆرانی شتەکان دەڵێن تەنانەت دەنجیان لەگەڵی ناگونجێ لەگەڵ ئەوەشدا فیلمەکە بۆ چەند بابەتێکی مۆسیقایی بۆ باشترین مۆسیقا بڵێن بۆ باشترین گۆرانی بە 2000 پاڵێوراوە یعنی بۆ ئەو شتانە پاڵێوراوە لە کاتێکدا هیچ شایانی نییە ئەمەش زیاتر قسەی من دەسەرمێنێت کە بەڕاستی خەڵاتەکان هیچ قیمەتیان نەماوە خەڵاتەکان یعنی هیچ کەرکێکی وایە تەنیا بۆ بڵێن گەیاندنی پەیامێکی شەخسیە کە بەتایبەتی ئەوانەی سەرپەرشتی خەڵاتەکە دەکەن دەیانەوێت لە ڕێی ئەوەی خۆیانەوە لە ڕێی ئەوە جندا ئەو بیر و ڕای خۆیانەوە وەک بڵێن پەیامێک بە جیهان بگەێنن بەتایبەتی هەڵبژاردننی ئەو فیلمە کە لەو ماوەیە ئەو فیلمیان هەڵبژارد بۆ خەڵاتی ئۆسکار لە کاتێکدا لە ئەمریکا خەریکە وەک بڵێن دۆناڵد ترامپ هەڵدەبژێردێت کە ئەویش زۆر بابەتی بڵێن ئەجێندا و ئەو شتانەی ڕەفس کردوتەوە و زۆر دژیانە هەر بۆیە پێم وابێ ئەمە لە بەرامبەر ئەو بڵێن ئەو شتە ئەنجامدراوە چونکە دەزان کە تەنانەت لە ئەمریکاش سەرۆک کە شتێک دەکات زۆربەی ئەوانەی ناو ئەمریکا بەتایبەتی ئەوانەی کە لە چەپەکانن ئەوانەی کە جەماعەتی جۆ بایدن ئەوان زۆر بڵێن لەگەڵ ئەوانە نین هۆلیوودیش تا ئەستێکی زۆر دژی ئەوانەیە هەڵبژاردننی ئەو فیلمە وەکو ڕکابەریەکی دۆناڵد ترامپ و بەڕێ من هەر بۆیە من بڕیارم داوە کە نەک سەیری خەڵاتەکان نەکەم ئەستان ڤیدیۆشتی لەبارەوە نەکەم و وەک بڵێن هیچ باسی لێوە نەکەم چونکە بەتایبەتی خەڵاتی ئۆسکار هیچ قیمەتی بەلایمنەوە نەماوە نەک ئێستا هەر زۆر لە مێژە هەر لەو کاتەوەی کە بڵێن مونلایت و ئەوانە هەڵبژێردران هەر لەو کاتەوە من زۆر بڵێن باوەڕم بە خەڵاتەکان نەما بەڵام ئەمەیان بەڕاستی شتێکە کە ینی تەواو لە حەد چۆتە دەر وای لێ هاتووە کە بەڕاستی شایانی ئەوە بێت تەنانەت ئەوانێک کە لە بڵێن ئەکتەر و شتەکانیشن کە توانایەکیان هەیە بایکۆتی خەڵاتەکان بکەن یعنی شتێکە زۆر بێمانەیە دەبینی کە دوون بۆ چەند خەڵاتێکی کەم پاڵێوراوە تەنانەت بۆ باشترین دەرهێنەر پاڵێوراوە بەڵام ئێمێلێک پەرست تەنانەت بۆ باشترین دەرهێنەرش پاڵێوراوە لە کاتێکدا فیلمەکە ئەسڵەن پێویستی بە دەرهێنەر و بابەتان دەکرد وەکو بڵێن توانایەکی بەهێرشی تایبەتی هەبێ بەڵام بۆ ئەو پاڵێوراوە لەبەر ئەوەی کە ئەوان پێویستیان پێ بوو بۆ ئەجندای خۆیان لە بۆکس ئۆفیسی ئەمە هەفتەیەش موفاسا هەر لە پلەی یەکەم دێ بە کۆکردنەوەی $12 ملیۆن لە پلەی دووەم فیلمێکی نوێ دێ بە ناوی One of Them Days
کە فیلمێکی کۆمیدی و دراماییە کە 11 ملیۆن دلار کۆ کردوتەوە لە پلەی سێمیش وولفمان دێت کە فیلمێکی ترسناکەویش بە هەمان شێوە 11 ملیۆن دلار کۆ کردوتەوە. لە پێشنیارەکانی ئەم هەفتەیەشمان فیلمێکی درامایی و وەرزشیمان هەیە کە باس لە بڵێن سەرکەوتن و شێوازی سەرکەوتن ئەو باوەتان دەکات و جنیفەر لۆپێز ڕۆڵی سەرشتیدا دەجێڕێت کە وەکو دایکی کەسێک وایە کە ئەو کەسە بڵێن قاچێکی پەیوەنیە بەڵام بەشداری لە زۆرێک لە زۆران بازی دەکات. ئەم فیلمیان زۆر سەنجاشیش بە تایبەتی ئەگەر حەز بە فیلمە وەرزشیەکان دەکەن کە باس لە سەرکەوتن ئەو شتان دەکەن فیلمێکی زۆر سەرکەوتن و ناوازەیە و وەک بڵێ حەماسەتێکی زۆر پێدار بە تایبەتی کە ئەکتین و شتەکانیش بە تایبەتی لەلایەن جنیفەر لۆپێزەوە زۆر جوانە. وە باسم کرد فیلمی سۆنیک بەشی سێمی ئێستا لە تۆڕ و وێبسایت شتەکان بەردەستە ئەوی شێچەکە لە پێشنیارەکان پێشنیار دەکەم سەیری بکەن. بەڕاستی یەکێکە لە فیلمەکان بە تایبەتی لە بابەتی ڤیژوال ئیفێکت کۆمێدیاکە بە تایبەت لەلایەن جیمکاری و ئەوەی کە ڕۆڵی بڵێن باپیرەی دەجێرا کە پێم وابێ هەردوو یەک کەس ڕۆڵەکە جێراوە هەردوو بەخۆی جیمکاری جێراوێتی بەڵام ئەو کۆمێدیای نێوان ئەوان بەڕاستی شتێکی زۆر جوانە جگەلەوەی باسم کرد کە ڤیژوال ئیفێکتی باشە و لە هەمان کاتدا چیرۆکێکی زۆر بەهێز و ناوازەشی هەیە. بۆ ئەوانێک کە حەز بە فیلمە ترسناکان دەکەن بە هەمان شێوە فیلمی نۆسفراتۆ کە تازە باسم کرد ڕۆبەرت ئیگەرتس بڵێن کاری دەرهێنانی بۆ کردووە یەکێکە لە باشترین فیلمە ترسناکان کە بەم دوایە بڵاو بووتەوە و هەرێکە لە نیکۆلاس هاوت و ویلام دەفۆ ئەوانەش ڕۆڵی سەرشتیدا دەجێڕن لە بڵێن بابەتی ئەکتین زۆر ناوازەیە و ئەمەش دووبارەکردنەوەی فیلمێکی زۆر کلاسیکە بەڵام بە شێوازێکی زۆر جوان کە توانێتی بە تایبەتی لە بابەتی ڕێتین و ئەوانەش زۆر سەرکەوتوو بێ بۆش پێشنیار دەکەم ئەگەر حەز بە بڵێ بابەتی ترسناک دەکەن بچن سەیری ئەو فیلمە بکەن. دوایین پێشنیاریشمان پێشنیاری زنجیرەیە کە بەناوی ستار وۆرز سکلتن کروو کە ئەمەیان دەتوان بڵێم یەکێکە لە ئەو زنجیرەکەمان یاخود یەکێکە لەو بابەتەکەمانێک کە لە بڵێن لە ستار وۆرز لە جیهانی ستار وۆرز بەم دوایانە هاتن و تا ئاستێک سەرکەوتوو بوون. ڕاستە شایان بە تەواوی جیهانەکە نەبوون ئەوەی کە پێشتر پێشکەشکراوە لە کۆندا شایان بەوە نەبوون بەڵام تا ئاستێک باش بوون لانی کەم ئەجەندا و شتی زۆر تێدا نەبوو و بڵێن لە بابەتی چیرۆک و ئەوشتانش ناوازە بۆ چیرۆکێکی تەواو جیاوازی هەیە تەنانەت ئەگەر سەیری جیهانی ستار وۆرزیش نەکەی پێما بێت چێژ لەم زنجیرەیە دەبینیت. بەڵێ بەرزان ئەمەچەند هەواڵێک بوون. نووسام ئەحمەدم سوپاس.